پارێزەر هێرش مەلات جەوهەر شارەزای یاسای میوانمە کاک هێرش بەخێر بێ شیرۆکی ئەمانەت هەموو جێویست بووم چ بکەن ئەمانە ئێستا ینی بۆ نمونە برایەکی تۆ لەناو ئەو خەڵکە بوو چی بکە؟ بەڵێ وەڵا کاک هەمەران دەست خۆشحاڵینکەوە لە بۆ بابەتێکی زۆر گرنگ لە ستۆدیۆی کوردستان سارین بابەتێک کە ڕۆژانە و هەفتانە هەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە هەر ڕۆژێ و لە ژێر ناو ناونیشانێکدا طبعا بەنسبەت ئەو هاوڵاتیانی کە ئێستا جەمان لێ بۆ قسەیان کردن بە ئیستثنای وەرگرتنەوەی مافەکانی خۆیان لە دادگا هیچ ڕێگایەکی دیکەیان لە بەردەمدا نییە و هەر ڕێگایەکی دیکە بگرنەبەر بۆ وەرگرتنەوەی ئەو ماڵی کەەوە تەسمی بە کەسێکی دیکەیان کردیا تووشی زەرەر و زیانی زیاتر دەبن و ڕەنگە ژیانی خۆشیان لەسەردا بنێت ڕێگای دادگایان نەپێش بەس ڕێگای دادگایان لە پێشە هیچ ڕێگایەکی دیکەی بوونی نییە برانی بەڕێز پەنابەران کاک هێرش پارێزەرە تەنها ڕێگای دادگاتان لە پێشە باشە چی بکەن؟ سکاڵە تۆمار دەکەن طبیعی ئەوانە فێڵیان لێکراوە فێڵە بەڵگەکانیان تەواوە دەچێتە دوو خانە ئەمە لە قانونی سزای عراقی دوو بابمان هەیە فەصلی سێ و فەصلی چوارمان هەیە فەصلی سێ تایبەتە بە خیانەی ئەمانە فەصلی چوار تایبەتە بە فێڵکردن بالاحتیال ئەوەی ئەوانە ئەو کەسەی کەوا پارەی لێوەرگرتوونە ئایا ئەو کۆمپانیای هەیە کۆمپانیایکی ڕسمیدا پێدەراوی هەیە بە پێی قانون شەریکات لە هەرێمی کوردستان تۆمار کراوە یان کۆمپانیایەکەش هەر فرد فێڵە ئەگەر کۆمپانیایەکە ڕسمی بی ئەوانە پێویستە پەنابەنە بەر مادەی 453 و 454 لە قانونی عقوباتی عراقی کە خیانەی ئەمانەیە ئەگەر ئەوانە لە بەرامبەر دانی پارەکەیان کە پارەیان داوە بەو شخصە وەصلێک یان بەڵگەنامەیەکیان وەرگرتووە کە دادگا هەبوو نووسراوەکە دەخوا ئەو نووسراوە من نازانم لە کاغەزێکم بینی بەڵام ئەدلێ ینی بەڵگەیە پێم وایە نازانم ئەوە دەبێ بیبینین کەیسەکە کۆی کەیسەکە بزانین ئەو کاغەزە لە سنووسرا ئەو مۆرە نەشاتوە ئەو مۆرە زانیاریەکانی من ینی زۆر جار پارێزەران و دادوەران دەڵێن هەر کەسێک کە مامەڵەیەکی کرد پێویستە نووسراوێک هەبێت ئەوە نووسراوە تەواوەیە تەواو نووسراوە بڕوا دەکەم پێی وەربژیرێتن وەلو ئەمە نەچونە ناو وردەکاری زروفی قەزی ئەوەکەی ئەو تاوانەی ئەنجام درراوە طبعا لەو حاڵەتەدا ئەگەر ئەوانە بەڵگەیەکیان وەرگرت کە ئیسپاتی بکاتن پارەی وانە ئەو کە ئەو ماڵە منقولە لە ئەو کابراوەری گرتووە ئەوە لەو حاڵەتەدا بە پێی فەصلی سێ لە قانونی عقوباتی عراقی مادەی 454 دەتوانن داوا تۆمار بکەن و هەم ماڵەکەیان بۆ بگەڕێتەوە ئەو کەسەش سزا دەدرێ بە 7 ساڵ زیندانی کردن زیندانی 7 ساڵ پارەکەشیان بۆ دەگەڕێتەوە بەس کاکێرش توخوا بە من ئەوە ئیبراز بکەم پەرلەمانتارانی بەڕێز ینی لانی پەیوەندیدار یاسادار ڕێژەران زۆربەی جار لەم وڵاتە کەلتورێک دروست بووە خەڵکێک پارەی هاوڵاتی دەخوە پارەی دەوڵەت دەبا جێ لێ نییە دەڵێ کاکە دواتر من هەرچی موڵکم هەیە لە وڵاتەی بە ناوی خوشکم دەکەم بە ناوی ئامۆزام دەکەم بە ناوی کەسێک دەکەم کاک پاشان ئیجراعاتی دادگا دێتە سەری چ موڵکی هەیە لە بەرامبەر ئەو بڕە پارەی کە بردوویەتی تەماشا دەکەن هیچی بەناو نییە ئەمە نابێتە گرنگ ئەوە باز بکەم ئێمە هەفتانە ئەو سناریۆانە دووبارە دەبتەوە کەی ئاشکرا دەبێ کە شتەکە ڕوویدایە مەسەڵەن جەنابەت لەو بابەتە بە دوواداچوون کرد بەڵام شتەکە بووە مەسەڵەن باسی 70 دەفتەر دۆلارتان کرد ئەو 70 دەفتەرە بوونی نیە ئێستا ئەوە نییە کەیسەکان لە کاتێک ئاشکرا بکرێن کەم کەیسە لە کاتی تەنفیز ئاشکرا دەبی ئێستا کاتێکە وەکو ئەو کەیسە کاتێک ئاشکرا بووە کە ئێستا ئەو پارەیە نییە یعنی ئەو کابرایە بەیانی بژگیرێ لە شوێ دێنێ نەماوە تەسفەی کردووە نەماوە عقوبەکەی دەخوا بەڵام 7 ساڵەکە حقوبەکەی دەخواست 7 ساڵەکە بەڵام جێڕانەوەی ئەو پارەیە ڕەنگە بڵێ نەماوە ڕەنگە بڵێ لە خەڵکە لەگەڵی شریک بێ زانێمە نازوانین خەڵکی لە پشتی بێ باشە ینی هەموو شتێک دەبێ خەڵکی تکەی لەگەڵ بێ شریک بێ باشە بینە سەر ئەو بابەتە تاکەی ئەمە بەو شێوەیە خەڵک هاوڵاتی باز بدە ینی معقولە لە وڵاتی باج ینی یاسایەک نەبێ کەسێک بە ئاشکرا پارەی کەسێک بخوە سەدان کەس بخوە دواتر لە دادگا بتوانێ بەس تەنیا حکمی دەرجکردنی بۆ دەربچێت یاسای سزادانی عراقی کە ئێستا لە هەرێمی کوردستانیش بەرکارە هیچ شتێک نییە هیچ ڕووداوێک نییە کە چارەسەری نەکردبی مەسەلا قانونەکە مەوجودە مەسەلا ئەمە فراغی قانونیمان نییە لە هەرێمی کوردستان بڵێن فلانە کەس ئەو شتە دەکاتن بەڵام قانون هیچ ئیلازی لەوە دادەنایە مەسەلە دادگا چ بکات شتی وان نییە
ئەوەی جەنابەت باسی دەکەی دوو سەبەبە ناوشیاری کۆمەڵگا و وەرنەگرتنی تەجروبە مەسەڵەن جەنابەت ئەو بەرنامەی دەکەی لازمە خەڵک سوودی لێ ببینی بەیانی هەفتەیەکی تر جەنابەت دیسان لێرە ڕەنگە بانگی پارێزەرێکی دیکە بکەی بڵێ کاکە دیسان فێڵ کراوە ئەو جارە بە ناوی ڤیزانیە بە ناوی کەوایە تۆ ئێستا دەڵێی تەنیا دادگا ئەم کێشەیەک لای دەکات جگە لە دادگا ڕێگای دیکە نییە دەست خۆش بێ بەڕێز هێرش مەلات جەوهەر پارێزەر و شارەزای یاسایی کات ئەوەندە ڕێگای پێدا بەڕێزی قسەی دیکەمان مابوو بەڵام هیوادارین موفق بن لە بەرنامەکەتان ئەو خەڵکەش مافەکەی بگەڕێت زۆر سپاس دەستان خۆش بێ